برزێک بە ئەکاونتی پیشە لە ژێر ڤیدیۆیەکە کامنتی نووسبوو کە من بەڕسی دراوی ئەلکترۆنی مێتا موسیک بکەم. منیش بە دوای داواکاریە و بەڕێزە هاتم و لەم ڤیدیۆیەدا بۆ ئێوە باسی دراوی ئەلکترۆنی مێتا موسیک دەکەم کە چەند سوودی دەبێ بۆ ئێوە لە داهاتوودا. بە ناوی خوا سڵاو هاوڕان، هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتوومانی لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆەکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتمۆین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێیا و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان وهروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشێ چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک من ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئێوە ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆەکان ببینن. بەڕاستی ئەو دراوانەی کە مەترسی هەیە لەسەر ژیانی هاوڵاتیان و هەروەها سەرمایە و دارایی هاوڵاتیان ڤیدیۆ دروستەکەم بۆ ئەوەی بەڕاستی ئەگەر یەک کەسیش لە ڕێی ڤیدیۆی منەوە ڕزگار ببێت لەم فێلانەی کە ئێستا لە بازاری کریپتۆکارنسی دەکرێت بوو من سەربەرزیە. بەڕێزان تکاتان لە یەکەم دووبارەکەمەوە تکاتان لە یەکەم داخلی هەر دراوێک نەبن. ئێستا بە تایبەتی لە هەرێمی کوردستان چەند کەسانێک بەڕاستی کە کلااوچی بەڕاستی وشەیەکی زۆر ناشرینە، بەڕاستی دزیە کە چەند دراوێکی فێک بە خەلکانێکە ناسێنن کە ئەو دراوانە بکڕنەوە لە چەند مانک یاخود چەند ساڵی داهاتوودا قازانج بکەن. تکاتان لە یەکەم داخلی ئەو جورە دراوانە نەبن. کاک پیشە ئەو دراوەی کە تو بامچ بە ناوکوین مارکێت کەپی مێتا موسیک بەڕاستی ئەوە چ دراوێکم نازانم. تۆ بەم شێوەیە بوو منت نووسیە، بەڵام من کاتێکە یەکەی لادەم ئەگەر مەقسەدت ئەو دراوەی بی نازانم، ئەگەر مەقسەدت ئەو دراوەی بی کە لەسەر شەبەکەی باینەنسیە 500 تریلیۆنە تەنها لە پەنکێک سواب تواتوانی ئەم دراوەی بکڕیوە لە ناو هیچ سەرافی تر لیست نەبووە کە ئەوە کێشە نییە و هەروەها ڕەنگی 7046 هەیە کە لێرانە باچمانە هۆڵدەرەکانی کە لێرانە نزیکەی 6000 ئەدرسی هەیە. تکاتان لە یەکەم داخلی هەموو دراوێک نەبن بەڕێزانم، چکە بەڕاستی هەروەکو گوتم زۆر کەسن کە دراوی فێک و ئسکەم دروستەکەن بەڕاستی خەلکانێکی زۆر زەرمەندە بن لە ڕێی ئەم دراوانەوە. من نامەوەی بچمانەوە بابەتی ئەو دراوەی، چکە ئازانم دراوەکی فێکە. ئەگەر ئەو دراوە بی دراوەکی باش نییە کە تو بێ سەرما لەسەر ئەو دراوەی دانی. تەماشا مارکێت کەپی تەنها 70000 دلارە و ڕۆژانەشی 904 دلارە. بەڕاستی دراوەکی باش نییە کاک پیشە. ئەگەر کڕیوتت من دوعات بووەکەم بۆەوەی تۆ لە داهاتوودا سوود بکەیت، بەڵام سەتا 6 یاخود 7 لە دراوە ئەلکترۆنیەکان لە ناو بازاری ئسکەمن. تەنها دێن سەرمایە لە ئێوە وەرەگرن و چەند مانگێک یاخود چەند هەفتە دواترە و دراوە نامێنێ و دواتر ئێوە زەرمەندە بن. ئەگەر تۆ بتوێت دراوێک بکڕی کە من لە ڤیدیۆی بەڕێزم لە ڤیدیۆی 55 بەشی 4 تکاتان لە یەکەم سەیری ئەم ڤیدیۆی بکەن چۆن بتوانی کە تو دراوە نوێیەکان بدۆزیتەوە و ئەو دراوانەی کە پۆتانسیێلی ئەوەی هەیە کە بەڕاستی سوودی بۆیەوە هەبێ. من لەم ڤیدیۆدا باسم کردووە چەند هەنگاوێکەیە ئەگەر بەپێی ئەم ڤیدیۆی بڕوویتە پێش هیچ کاتێک تۆ زەرەر ناکەیت و باشترین دراوەکان نەکڕیت. ئەوەش لەبەرەوەی کە ژیانی بەڕاستی هاوڵاتیان لە مەترسیدایە و سەرمایان لە مەترسیدایە. من ئەم ڤیدیۆم دروست کرد بۆ ئەوەی نەکەونە داوی ئەو کەسانەی کە دێن دراو بە خەلکانێکە ناسێنن و خۆیان پڕەکەن لە پارە و بەریان پڕەکەن لە پارەوە خەلکانێکی فەقیر و هەژار لەو بینەی لە بەی نەچێ وە ژیانیان دەفەوتێ. هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوب بنووسن، من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئاپێکی تر و بەرنامەیەکی تر. هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەر.